گروپی موزیکی نانۆبیت یەکێکە لە دیارترین گروپە موزیکەکانی کورد لە وڵاتی ئەڵمانیا. دەنجێکی جیاوازن و لە ڕێگەی موزیکە و کللتور و موزیکی کوردیان گەیاندۆتە جیان. نانۆبیت خاوەنی شێوازێکی تایبەت بەخۆیەتی و موزیکی کوردی و ڕۆژهەڵاتی لەگەڵ ڕۆک و پۆپی جیانی تێکەڵەکەن. ساڵانێکە هونەرمەند هەیە من دەریا لە ڕێگەی موزیک و ئەم گروپە ناوازەیەوە پرتێکی پەیوەندی پتەوی لە نێوان کورد و جیاندا دروست کردووە و خاوەنی چەندین بەرهەم و کۆنسرتن لە کوردستان و ئەوروپا. نانۆبیت نوێترین بەرهەمی بە ناوی پانۆرامای ڕۆژ ئاوا بڵاو کردوتەوە. هونەرمەند هەیە من دەریا لە شاری کۆڵن لە ئەڵمانیا با سوپاسەوە لەگەڵمانیا گفتوگۆیەک دەربارەی ئەم بەرهەمە و کارەکانیانەکەین بە شێوەیەکی گشتی. کاکێ من سڵاوت لێبێ وەک لە پێشەچەکە ئاماژەم پێدا بەرهەمێکی نوێتان بە ناوی پانۆرامای ڕۆژ ئاوا بڵاو کردوتەوە. جا من سەرەتا لە ناونیشانی بەرهەمەکەەوە بە دەست پێەکەم. سەرنج ڕاکێشە بۆ پانۆرامای ڕۆژ ئاوا. ڕاستیەکەی پێشەکەی سڵاوتان لێبێ و سڵاو لە هەموو بینەرن. ئەم بەرهەمە کاتێک کە بارودۆخی کورد بەداخەوە بەگشتی لە هەموو لایەک ناهەموار و ئەوە نییە کە خۆمانەمانەیە، بەڵام بەتایبەت لە ڕۆژاوە کە ئەو گۆڕانکاریە ڕووییا و خەڵکێکی زۆر چوونە سەر جادە و بە دوای هۆناوەیە کاگەڕام کە ڕێک بکەوێت لەبەرەوەی وەکو گروپی نانۆبیت حەزەکەین دایمە دەنگی خەڵک بین، دەنگی کۆمەڵگە بین. ئەو هۆنراوەی هێمن بەڕێز کاکێمنی مامنادرم دەست کەوت زۆر کاریگەر بوو لەلام، لەبەرەوە حەزم کرد زۆر بە پەلە ئیشی تیا بکەم، هەرچەندە کاری موزیک بە پەلە ناکرێت، بەس حەزمە کرد لەگەڵ بارودۆخەکەیە کە گونجێ و بەتایبەت لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە کە کورد لە سەرانسەری کوردستانەوە گەیشتونەتە ئەو بیر و باوەڕێی کە ئێمە دراوسێمان نێ و پێویستە خۆمان لەناو خۆمانە یەک بین و بەتایبەت ئەم گۆرانیە توانیم بە ئاوازەکە و هۆکاری با بڵێن هۆنراوەکەش کاریگەر بوو بۆی ئەو دروشمی کە لە سەردەمی هەموو کوردێکە یەکە و بەرخۆدان ژیانە توانیم تێکەڵکێشی گۆرانەکەی بکەم هۆکارەکەی. بەڵێ کاکێ من میلۆدەکەی لای بەڕستا لەلایەن بەڕستانەوە ئامادەکراوە؟ بەڵێ کاکێ من بەڵی ئێوە بەڵی جۆگران و بینەران جا ئێمە دڵنیاین خەرمان بەرەکەت و دڵنیاین بەرهەمی تازە و ناوازەشتانە بێت دووبارە هیوای سەرکەوتن و داهێنانی زیاتر. کاکێ من بەنیازن ڤیدیۆ کلیپ بۆم بەرهەمە نوێتان بکەن؟ بڕاتە بێ ئەوەی کە ئێستا لەبەردەستی بەڕێستانایە توانیمان بەس ئەوەنە بکەین. حەزم ناکرد باسی ئەو شتە بکەم. ئەم جارە بۆ ئەم بەرهەمە لە دەرگای زۆر ڕێکخرا و ئەو با بڵێن ئەو دام و دەستگایانی کە بە ناوێکی زلیان هەیە و یارمەتی هونەرێن و پشتیوانی هونەر و هونەرمەند دەکەن بە بەڵگەوە نامە کە هەمویان ئامادە نەبوون بێنە پێشەوە تا ڕێکخراوی کولتور ئارتی ئەڵمانی و خێزانەکەم و هەموو جارێک پشتیوانی ئەم گروپی کردو ئەو ڤیدیۆی کە ئاشی بینن و کاک بڕیار بەختیار بەڕاستی توانی کۆمەکێکی زۆرمان بکات لەوەی کە لە بەردەستی ئێوە داوای لێبوردنەکەم حەزمانە کرد جوانتر بێت لە شاعر لە ئاستی موزیک و هۆنراوەکەیا بێ، بەڵام نەمانتوانی. نادڵنیان ئێمە کارێکی ناوازێ و دەستان خۆش بێ. کاکێ من ئێمە زانیاریمان لایە وەکو دیشتی هونەری کورسان نیوز بۆ داهاتوو بەرهەمی نوێشتانە بێت، ئەگەر بکرێت پێمان بڵێیت یان بۆمان باس بێت ئەو بەرهەمە نوێ ناچین. ئەوە زۆر کەس کە چاو پێکوتی پێ لەگەڵاکرێک کەڵە هونەرمەند نایان نوێشتەکانی خۆیان بڵێن بەداخۆ لەبەرەوەی ببورە ئەو زاراوای بەکارێن. بەڵێ هونەرمەندەکان بە تایبەت بیرۆکەیان پێنێ و بیرۆکەکانی یەکتری ئەتوانم بڵێم ئەیدزن بڵێشتمان بەدەستەوەی بە تایبەت گروپی ئێمە تایبەتمەندیەوەی هەیە کە سەرباقی هەموو زاراوە کوردیەکان بە زمانی ئیتالی، فەڕەنسی، رووسی، ئەڵمانی، ئینگلیزی گۆرانیمان هەیە. شتی باشمان بەدەستەوەیە و حاڵی حاضر بەرهەمێکی خۆمان هەر لای دەستگای میدیای بەڕێزدانە بە هیوای لە ماوەیە بڵاو بکرێتەوە. بەڵێ کەواتە کە باسی
کاکێ من باسی دەستگای میدیایی کورساتت کرد. دەستگای میدیایی کورسات ئاشکرایە کە بەردەوام هاوکار و پشتیوانی کللتور و هوەرە لە هەر چوار پارچەکەی کوردستان بێت یاخود لە ئەوروپا بێت لە ئەمریکا بێت لە هەر شوێنێک بێت. ئەم دڵسۆزی دەستگای میدیایی کورسات بە بۆچوونی تۆ بۆ چێگەڕێنیتەوە کە بەردەوام پشتیوانی لە کللتور و هوەرەکە بە شێوەیەکی گشتی؟ وڵی ئەو بەرپرسێتی هەموو دەستگایەکی میدیایە بەڵێ ڕاستێکی ئیتر کەوتۆتە سەرەوەی ئەو کەسانە چەند دڵسۆز بەڕێوەیە بن هەرچەنە من ڕاستەوە خۆ تا ئێستا ئەو یارمەتی کە لە دەستگای وەرم گرتبەوەی کە بەرنامەکانمان پخشبن ئەجیرا وەکو بڵین یارمەتی ڕاستەوە خۆ پشتیوانی لە هیچ لایەنێک تا ئێستا نەکراوین تەنانەت لە کۆنسرتەکەی سەردانی سلێمانیش بانە ئەتوانم بەدڵشکایی بڵێم داوەتی چایشیان نەکردی نەک دەستگاییەوە هەر هیچ دەستگایەکی کولتوری. بەڵێ ئێمە بە هیواین کۆنسرتی ترتان هەبێت لە داهاتوە چ لە کوردستان بێ یاخود لە ئەوروپادا بڵێ خۆشحاڵە بین. کاک هێمن جیاواز لەم بابەتانە ئەوەی لای من گرنگە لە ئێستاە ئەم ستایڵی تایبەت بە ئێوە واتە میوزیشی کوردی و ڕۆژهەڵاتی لەگەڵ ڕۆک و پۆپی جیهانی تێکەڵەکەن ئەم پرۆسێ تا چەند لە ئەڵمانیا و ڕەوەندی کوردی پێشوازی لێکراوە؟ خۆی لە خۆیان داهێنانە کاکێ من خۆی داهێنانە لێرەش 9 ساڵی ویست هەتا توانیم ئەم بەرهەمەی ئێمە بەرهەمەکانمان بخینە بەردەمی دەستگا میدیاکانی ئەڵمانیا خۆ دەزانی هەموو شتێکی تازە کاتێکی زۆری بێت تا ئاچێتە ناو خەڵکەکەەوە بە تایبەت لای خۆشمان بۆ نمونە ئەم بەرهەمە زیاتر چۆن ناوڵی خەڵکەوە لەبەرەوەی ئامێری دوودووکمان تیا بەکارهێنان بوو ئەوە گەڕێتەوە بۆ خۆشیاری کۆمەڵگە و بەس بە شێوەیەکی گەشتێتوان بەرنامە ژیانە نوێکاری کاتی خۆێت ئاچێت ناو خەڵکەوە بەڵام پێشوازی زۆر لێکرێت لەلایەن گەنجان و بە تایبەت لە وڵات. بەڵێ باشە کاک هێمن بابەتێکی کە هەیە کە زۆر گرنگ و هەستیارە کە ئەتوانین بڵین بەرۆکی هەموو جیهانی گرتوتەوە چ لە بواری هوەری بێت هوەر بە شێوەکاری و میوزیک و فیلم و یاخود تاوی سێکتەرەکانی تری ژیان ئەوی ژیری دەستکردە گروپی نانۆبیت تا چەند سوودی لە ژیری دەستکرد بینیوە؟ پرسیارێکی زۆر بەژی و زۆر جوانە لەبەرەوەی وەکو بۆچوونی خۆم دژی زیرەکی دەستکردم لە بۆ نمونە ئەتوانم بڵێم ئەگەر ئێمە بەرهەمێک بە زیرەکی دەستکرد بکەین کاتێک کە ئین بۆ سەردانێکی سلێمانی بکەین ئەبێ وەکو کوردی پەتی خۆمانەوەی وەکو سڵق هێدیخان لە بوەستێت و هیچ ژەنیارێکی لەگەڵان نەبێت لەبەرەوەی بە زیرەکی کراوە بەس نەکەی کە من بەدڵمە ئەوەیە ئەوەی کە ناشم سەیرە ئەو گۆڕانکاری کە خۆ بەڕێزت پرسیارە کرد چەند ئەم گۆڕانکاری من قبول کراوە لەلایەن کۆمەلگاوم ئەوەی کە من بەدیەکەم زۆر سەیرە زیرەکی دەستکرد هەر گۆڕانکاریێک بە خەڵکەکە بە زۆر بە خۆشحاڵی وڵێن ئەم شتە سەیرە زیرەکی دەستکرد کردوێتی بەس ئەگەر گروپێکی خۆیمە بیکە کاتی ئەوێت ئەمە لایەنێکی تر لەخوا بە زیابێ کوتم ئێمە ئەگەر نەشید زیین لاسایی لە لاساییە زۆر ئازاین لەو حاڵەتەیە شەکە زیرەکی دەستکرد هەبێت خەڵک ئاسانکاریەکە بۆ ئێمە بۆ قبولکردنی بەرهەمەکانی ئێمە و لە شتێکی کەش خۆشە کاتێک کە خەڵک بەم جۆرە ستایلانە ڕابێت و گروپەکەی ئێمە ببینێت اینجا تێگە نەگەر بیانەوە وەکو ئێمە کار بکەن ئاسان نیە و زۆر ساختە. بەڵێ کاکێ من دوا پرسیارت لێ یەکەم تا چەند توانیتانە لە ڕێی بەرهەمەکانتان و میوزیک و کولتوری کوردی بگەنن بە ئەڵمانیا ئەوروپا بە شێوەیەکی گشتی؟ ئەو شتانێکی ئێمەیکەین ئەچێتە ستانداردێکی جیهانیەوە لەو حاڵەتەیە نەکرد لە ئەڵمانیا بە حکمی سۆشیال میدیا و یوتوب و ئەمانە ئەچێتە ناو کۆمەلگەی جیهانیەوە ئیتر کەوتۆتە سەرەوەی ئەو کەسانەی کە حەزی لێەکەن چەند بەدواشوونی بووەکەن و زیاتر متابایی شەکانی ئێماکەن. بەڵێ هونەرمەندی میوزیسیان هێمن دەریا سوپاس کە ڕاستەخۆ لە شاری کۆڵن لە ئەڵمانیاوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وەک هەمیشە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەران کاتێکی سپاس.